دەڵێن بەو ئافرەتانەی بە تایبەتی کە دەچن بۆ لای ساحیرەکان پێیان دەڵێم بەهۆی ئێوە چەندەها خزم لە یەک کرا، چەندەها کەس خزمی یەک بوون لە یەک جیا بوونەوە، چەندەها کەس خۆشەویستی لە نێوانیانە بوو خۆشەویستی لە نێوانیاندا نەما، بەڕاستی چەندەها عائیلە و ماڵت وێران کرد بەهۆی سیحرەکانتەوە، خۆشیت لە ماڵەکان هەڵگرت. نەفەری وا هەبووە دەڵێ خزمێکی نزیکی خۆم ئافرەتی خزمی نزیکی خۆم سیحری لێم کردووە، کاتێکش کە ئاشکرا بوو کێ سیحرەکەی کردووە ئەڵێ یەکەم جار ئینکاری دەکرد، دوایی وتی وەڵام من کردومە. ئەزانی بۆچی کردومە؟ ژیانتان خۆش بوو حەزم ژیانتان لێ تێکدەم، بەس لەبەرەوە حەزودیم پێتان برد، خزمێ نزیکی خۆی ژیانتان خۆش بوو وتم باش ژیانیان لێ تێکدەم، دەی خوا ژیان لە تۆش تێکدات چونکە ژیانە لە خەڵکی تێکدا. بۆیە بەڕاستی ئەوانە بوونە هۆکارێ بۆی کە خزمایەتی وەک جاران نەمێنێ، برا حەزی بە برا نەماوە، خوشک حەزی بە خوشک نەماوە، خوشک و برا حەزیان بە یەک نەماوە، زۆر جار پەیوەندی بە سیحرەوەیە. ژن و پیا و حەزیان بە یەک نەماوە، هۆکارەکەی چییە؟ ڕۆژانە ژن و پیا و کێشە و مشکیلان هەیە، زۆر جار گوناه و تاوان هەندێک جاری سیحرە، سیحرێکە کراوە بۆی کە کێشە لە ماڵەکە دروست بێت، جارێ سیحرەکەڵێ بەس بۆی کێشە مەشاکیلیان نەبێ، جارێ بەس بۆ جیابوونەوەیە، ئەنواعی سیحرەیە، دەڕوات هەچی پارەی هەیە لە مێردەکەی دزەیە هەپارەی خۆیەتی ئەڕوایدا بە ساحیرێک و بۆی فڵانکەس و فڵانکەس بەختەوەر نەبن. خوای گەورە بەختەوەری لە تۆش بسێنێتەوە، ئەو کەسێک کە بەختەوەری لە خەڵکی دەسێنێتەوە. با مزگەریتان پێ بدەم ئەو ئافرەتانی کە دەچن بۆ لای ساحیرەکان بۆی بینی خۆشەویستەکان تێکدەن. پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم لە حەدیثێکی صحیح تەرغیبات دەفەرمێ شرار عباد الله ئەفەرمێ المفرقون بين الأحبة، لە هەموو عەبدێک خراپترین بەندەی خوا، شەڕترین بەندەی خوا زانی کێیە؟ المفرقون بين الأحبة، ئەوانەی کە خۆشەویستی نێوان خەڵکی دەبچڕێنن تێکی ئەدەن، خۆشەویستەکان لە یەک جیا دەکەنەوە. و پێغەمبەری خوا دەفەرمێ صلی الله علیه وسلم وإن أبغضكم إلي المفرقون بين الأحبة، لە هەموو کە زیاتر کە من ڕقم لێی بێ خۆشەویستی خوا فەرمێ صلی الله علیه وسلم ئەو کەسانەی کە نێوان خۆشەویستەکان تێک ئەدەن لە دڵنیا بە تۆ خراپترین بەندەی خوای. و پێغەمبەری خوایش صلی الله علیه وسلم زۆر ڕقی لێتە ئەی قڕ بەسەر و خاکت بەسەر، تۆ چەندێ دۆڕاوی وا دەزانی فڵان کەست دۆڕان بەڵام خۆ دۆڕاوی، کەواتە ئاگادار بە خوشکی بەڕێزم بگەڕێرە بۆ لای خوا تۆبە بکە پێش ئەوەی خوای گەورە تۆڵت لێ بکاتەوە. و تۆبەکردنی تۆش بەوە دەبێ واز لە سیحرەکە بێنی، بەڵام ئەوەی کردت تازە ڕۆی ئەوە تۆبەکردن لەسەر لا نابا ئیلا مەگەر ئەو کەسە گەردنت ئازاکە کە سیحری لێ کردووە. بەڵام بوەستە هاوڕێتی ئەو ئافرەتانە مەکە.